لە هەفتەی 12 قۆناغی دووەمی خولی نایابی کوردستان یانەی دەربەندیخان لە یاریگای خۆی میوانداری یانەی دهۆکی کرد بە ئامانجی کۆکردنەوەی سێ خاڵی یاریەکە و گەیشتن بە قۆناغی ئایندەی خولەکە. تا لە خولەکی سیانزە بە سوودبینین لە لێدانێکی ڕاستەوخۆی شوانە کەمال میلاد عەبدولوەهاب گۆڵی پێشکەوتنی بۆ یانەشین پۆشەکە تۆمار کرد. دوای ئەو گۆڵە یانەی میوان هەوڵەکانی بۆ یەکسانکردنەوەی ئەنجامەکە چڕ کردەوە، بەڵام سەرکەوتووانە حەسەن حوسێن گۆڵ پارێزی یانەی خاوەن یاریگا تەواوی هەوڵەکانی یانی دوهۆکی پوچەڵ کردەوە و ئەو گێمە و بە گۆڵێک لە بەرژەوەندی یانی دەربەندیخان کۆتایی هات. گێمی دووەمی یاری دەربەندیخان پلانی هێرشکردنی بۆ بەرگری گۆڕی و پشتی بە هێرشی هەڵگەڕاوە دەبەست تا لە خولەکی 86 جوامێر حەمە ئەمین گۆڵی دووەم و دڵنیایی بۆ دەربەندیخان تۆمار کرد و یانەکەی بۆ کێبڕکیە بە گەیشتن بە قۆناغی ئایندە هێشتەوە. بسم الله الرحمن الرحيم. دزان بي او قۆناغی مجموعي ما بالذات مجموعك زور قرصه يعني لبداية الموسم دست بيكر حياة هيستا مثلا يعني حياة دهوك يا زخري وحياة هيستا أملي يهبو يعني أما ظرف كلمة سنة كاتيا من هات الفريقين مرت أو جيمي تشارما جيمي نوروز عندك عدالة وقدر تيدا نبو يعني تيدا هبو مثلا تعادل لبهر دولاي باش بو يعطيك بس جيمي بيش مرقس سليماني اما ديتي بينشر كما ابو مثلا ما قولي تعادل خورد او سي خالي بيشمرقي سليماني او براس بيدرم بشتي مشكانا او زغت جيمي بيشمرقي سليماني هات زغت لسر ياريزان لبو جيمي بيشمرقي هولير انا يا خوي قورا يموك يعني ورشي دەربەندیخان لو كاد لجولي دوم كدس بيكر دو راينا ما غوري وهمو لك ما بو كسر كاين بو ششتي بيكا او لقل نوروز يەکسامی لقل دویاری پێشەمانە لەگەڵ پێشمەرگەی و لێر و پێشمەرگەی سلێمانیە لە کۆتا خولەکان گۆڵ یەکسامون و گۆڵی دۆڕاوە ئەترکا دۆڕین گۆڵی خەسارە خۆین ترێمەش ئیمڕۆ هەموو هەوڵێکمان بۆ بوو کە تەنیا سێخاڵەکە بەدەست بێنین و بگەڕینەوە ناو کێبڕکێکە. لە ئێستادا دەربەندیخان بە 7 خاڵ لە پلەی چوارەمی کۆمەڵی دووەمدا دێت بە جیاوازی سێ خاڵ لەگەڵ هەندرێنی سێمی ڕیزبەندی. وشار محەممەد کەناڵی ئاسمانی پەیام دەربەندیخان.